پۆر ڕێکخراوە کوردستانەکان لە پێناو دادگای تاوانی دەوڵەتی پۆر ڕێکخراوە کوردستانەکان بۆ قەدەغەکردن. ژمارەیەکی زۆر لە چاڵەکانی سیڤیل و بەرپرس و نوێنەرانی سیاسی و ئیداری هەر چوار پارچەی کوردستان لە شاری هەولێر بۆ پشتیوانی لە زیندانی مەدەنی سەرۆکی مافی مرۆڤی کوردی ئێران سدیقی کەبوندوەند گرت بوونەوە و داوایان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد کە هەرچی زووە سنوورێک بۆ پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی ئێران دابنرێت کە ماوە کوردانی ئەو وڵاتە لە سێدارە دەدات و بە بیانووی جیاجیا لەناو دەبات. کاکە محەممەد سدیقی کە وەندی کە پیاوێکە بە گەنجێتی چوە زیندان ئێساوا بە پیری دەردێت 10 ساڵە لە زیندانە بە بیانوەیە کە مەترسی بۆ سەر کۆماری ئیسلامی ئێرانە بووە. ئەم 10 ساڵی خۆی تاوا کردووە دووبارە دانوێ بە یاسایەکی تر و بە تۆمەتێکی ترەوە دووبارە لە زیندانی بێڵنەوە کەوەش بەڕاستی دوورە لە هەموو بەندەکانی مافی مرۆڤی نێودەوڵەتی بۆیە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئاماژەشمان لێرە پێکرد بەڕاستی نابی چاڵاکی ئەمڕۆ کۆڵ بدەین دەبی زیاتر هەوڵ بدەین بە تایبەتی فشار دروستکردنە سەر قونسوڵخانەی ئێران وەزاتر ئاژانسەکانی UN و نەتەوە یەکگرتوەکان لە هەرێمی کوردستان ئەم وەک تەفگەری جوانی کوردجی ڕۆژئاوا یعنی ئەم شەرمەزار دکن ئەو سیاسەتا رژیما ئیرانی دژی مافی مرۆڤ لە هەندێ ئیرانی لە دژی خەڵکی منی کوردستانە ڕۆژهەلات یعنی ئەو خەڵکێ برۆژانە بدار بکەن وانە ئەدام دکن ji bo bes yani dengê wan negê millet ev kesê gilwê dike dawa mafê xwe dikin dawa mafê Kurd li Rojhilat dikin. چاڵەکان و ڕێکخەرانی ئەم گردبوونەوەیان ڕایانگەیاند پێشبینی ئەویان دەکرد کە خەڵکێکی یەکجار زۆر ئامادەیی هەبوایە بۆ پشتگیری گیرەوانی سیاسی لە ئێران و ڕەخنەشیان لە ئەدا و کاری بەشێکی زۆر لە چاڵەکان و سیاسەتمەدارانی هەرێمی کوردستانیان گرد و پێیان وابوو کە لە شاری هەولێریش چاڵەکیەکان زۆربەیان بە حیزبی دەکرێن. هاوڕێیانمان لە ڕۆژهەڵات ڕۆژاوا و لە باکوور و باشووری کوردستانی و ڕۆکەدەنجی خۆیان کردوتە یەک بۆ پشتیوانیکردن لە محەممەد سەدیق. بەڕێزان وەک دەزانن چالاکیەکان لە شاری هەولێر زۆربیان بە حیزبی دەکرێتن. ئیمڕۆ بەشێک لە چالاکوانە چالاکیێکی نەتەوەیمان ڕێک یەخستووە بێ ئەوەی هیچ لایەنێک دەستی تێوەربداتن بۆیە خۆشحاڵین ئەمڕۆکەکە ژمارەیەکی زۆر لە چالاکوانە بەشداری چالاکێ دەکەن. ئەوەی کە چاوەڕێ دەکرا ڕەنگە لەو ئاستەدا نەبووە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان پارچەیەکە کە هەمیشە هاوخەمی هاوسێزی خۆی بۆ هەموو پارچەکانی دیکەی کوردستان دابڕیوە ناڵێن پارچەکانی دیکە بێک قەرزدارن بەڵام وەک ئەرکێکی نەتەوایەتی وەک ئەرکێکی نیشتمانی ئەو شتێک کە چاوەڕێ دەکرا لەو ئاستەدا نەبووە هەتا ئێستا زیاتر شرۆڤەکاری دۆخی محەممەد سەدیقی کە بودوەن بوون و بە شێوەیەکی ئەرینی و جددی هەنگاوێکیان نەهاویشتووە کە بتوانن بەلایانی دیپلۆماسی و سیاسی نێودەوڵەتی بتوانن کارێکی باش بۆ محەممەد سەدیقی کە بودوەن بکەن. وەک ئامادەبوانی گردبوونەوەکەی هەولێر پێیان ڕاگەیاندین سدیقی کەبوونوەند ماوەی 24 ڕۆژە دەستی داوەتە ماگرتن لە زیندانەکانی ئێران چونکە لەگەڵ نزیکبوون لە تەوابوونی حکومەکەی و ئازادکردنی لە زیندان دەسەڵاتدارانی ئەو وڵاتە هەستاون بە دروستکردنی دۆسیەیەکی تر کە ناوبراو هەر لە زینداندا بمێنێتەوە و ئازاد نەکرێت. لە هەولێرەوە ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا. سەرنەوی و سەرشۆڕی بۆ داگیرکەرانی کوردستان